ماوەی چەندین ساڵە وەستا عەلی لە سلێمانی ئیشوکاری چاکردنی ئۆتۆمبیل دەکات. ئەو دەڵێت بە درێژایی ساڵانی کارکردنم نەبووە مافی کرێکارەکانم نەدەم و ڕۆژانەیان هەفتانە لە کاتی خۆی مافەکانیانم پێداون. پێچەوانەی حکومەت کە ماوەی زیاتر لە 2 مانگە موچەی نەداوە، بەڵام ئەوان ویژدانیان مردووە و بە تەواوی خەڵکیان فرامۆش کردووە. 100% لەگەڵ ئەوەیان، بەڵام جاکێ ئەوە تەطبیقەکە ئەمڕۆ با منی لێ دەرکەیە خۆتی لێ دەرکە چی ئەوە تەطبیقەکە کەس تەطبیقی ناکە. باوەڕەکەی منە لێرە خۆم ئیشم کردووە، شاگردەکەم ئیشی کردووە، پارەم مەسەلەن ئەو هەفتەیە پارەم کەم دەستکەوتووە، بەشی شاگردەکەمی نەکردووە، هەفتەی دوایی هاتووە ڕێگیاومە تێ پارەکەی. ئەوە نییە توکە مناڵێک ئیشی بووە کە یا شەریک دێ یا یەکێک کەسابەتی لەگەڵ ئاکات ئەبێ حەقەکەی خۆی بێتێ. من جاری وا بۆ کری دوکانەکە مەسەلەن چوون قەرزم کردووە، مەسەلەن 5 ڕۆژ تاخیر نەبێت، 10 ڕۆژ تاخیر نەبێت، قەرزم کردووە کری دوکانەکەم ماوە. پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەر بێت فەرموویەتی کرێی کرێکار بدەن بەر لەوەی ئارەقی نێوچەوانی وشک ببێتەوە. بەڵام موچەخۆرانی هەرێم 2 مانگە کار دەکەن و حکومەت 1 دیناریان پێ نادات. 2 ڕۆژە موچە نەدراوە، هەرچی موچەخۆرەیە هەمووی خەرزاری بازاڕە، بازاڕیشەوە هەمووی سقوتی کردووە وشکە، هیچ بازاڕێ نییە، وانی زۆر بێخەم سوپاس وەکو هەرێکێ لە خۆیان وتی سوپاس قوتویە شیر ناکە، سوپاس قوتویە شیر ناکە. جاو فەرموودە بۆ خەڵکی موسڵمانە، بەس ئەمانە بەڕاستی لە موسڵمانەتی بەدەرن و ئەو موسڵمانە گێلەیش گێ لە دەنگ بەم ناموسڵمانانەدا، ئەوانە موسڵمان نین. ئەینا ئەگەر موسڵمان بوون ئەو فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرموویەتی حەزرەتی عومەر کۆڵەکەیدا بە کۆڵی ئەوەی برد بۆ ماڵە فەقیرەکە خۆی ئەی ناڵمێکێکی تر حرەسێکم هەڵیگرێ لە قیامەتە ئەو کۆڵەکەی من هەڵەگرێ. ئەمەیە فەهمی ئەو فەرموودە. ئەمانە هەرچی کۆڵی خەڵکەکەیشیان بردووە و گیرفانەکەیشیان بەتاڵ کردووە و داوای قەرزی کارەبایش و لێ ئەەکەن و هەرچی قەرزێک بێ داواشی لێ ئەەکەن بەبێ ئەوەی موچەیش و بەنێ. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش هەرێم دڵنیا دەکاتەوە تا نەوت و داهاتی ناخۆ ڕادەست نەکرێت عێراق 1 دیناری بۆ نانێرێت. ئەم هاتنی وەفدانە و دێن و ئەڕۆن و کۆبوونەوەکەن و ڕوونکردنەوەی بن و وەڵام یەکترە دەنەوە، ئەمە پێم وانێ گرفتەکە چارەسەرکە. خەڵک پێویستی بەوە هەیە ئەبێ بە کردداری هەنگاوی جدی بندرێەوە ئیتر بۆ هەناردەکردنی نەوتە، بۆ ڕادستکردنی داهاتە، بۆ پرۆسی تەوتینە، بۆ ویلاکەمی لە نزیکترین کاتە بڕیار بدرێەوە. خەڵکە موچی مانگی 5 وەرنەگرتووە، مانگی 6 وەرنەگرتووە، ئەوە کەوتینە مانگی 7ەوە، موچی مانگی 12 وەرنەگرتووە لە ساڵی ڕابردووە. لەبەرەوە بەداخەوە ئەوەی کە هەستەکرێ ئیرادەیەک نییە، نایەنەوێت لە پێناوی وەکوتم پاراستنی بەرژەوەندی خۆیان، بەرژەوەندی خەڵکیان کردوتە قوربانی. ئەو بەرژەوەندی کەنەوەت بە قاچاق ئەفرۆشن، بەرژەوەندی کۆمپانیەکانی خۆیان، خۆ هەموو وازە ئەزانێ تۆ معقولە تۆ نەوت بفرۆشی داهاتەکەی دیار نەبێ لەکوێی دنیا هەشتی وایە. حکومەت باکی نییە بە برسیەتی خەڵک، ڕاوەستانی جموجۆڵی بازاڕ و ئیشوکار. ئەوەی گرینگە لای ئەوان ئەوەیە بەرژەوەندیە حیزبی و کەسیەکانی خۆیان زیانی بەرنەکەوێت. موچە و قەرزەکانی موچەخۆران نادەن، بەڵام سەدان جۆر باج و ڕسومات و قەرزیان لێوەردەگرنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیان، سلێمانی.